ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات کە قەبارەی گەندەڵی لە هەرێمی کوردستان مانگانە زیاتر لە 400 ملیار دینارە. بە جۆرێک لە کۆی داهاتی ناوخۆ مانگانە تەنها 120 ملیار دەگاتە دەستی وەزارەتی دارایی، بەڵام قەبارەی گەندەڵی تەنها لە دەواازە سنوورەکاندا 170 ملیار دینارە. ئەمە لە کاتێکدایە سەرۆکی حکوومەتی هەرێم بانگەشەی ئەوە دەکات کە گەندەڵیان نەهێشتووە، بەڵام عەلی حەمەساڵح ئەو بانگەشەیە ڕەت دەکاتەوە. گەندەڵی لەوە ناشرینتر هەیە هێزی ئاسایش حیمای بار هەڵگری قاچاقی بکە کاکەمەر پارەکە نییە، ئەمە ناشرینە، عەیبە، ئەمە شەرمەزاریە موسسەی دەوڵەت بێ بە پاسەوانی قاچاقچێتی. قسانە بۆ یەکێکە ئەکرێ بۆ یەکێ بکرێ ئاگای لە دۆخی کوردستان نەبێ، بەڵام بۆ ئێمەمانان شەوانە خەفەتە خۆین بە دیار ئەم هەموو ئەرقام و دزیەوە مەسئولە ملیۆنێ دۆلاری لە شەوێکا دەست پێ بکەوێ کرێچیەکی داماوی شیر نەبێ شەو بیدا بە مناڵەکەی. ئەم قسانە ئەکرێ بۆ یەکێکی تر بکرێ. ئەو گەندەڵی لە زەویزارا هەیە لە ئێسادا بای 10 ملیۆن دۆلار زەوی فرۆشاوە لە ماپرتەوە. گەندەڵی باشەی گەندەڵی لە ڕاگیرەوە هەموو کەناڵ و میدیا و بەرپرس و بارەگا و دار و دیوار و بەخشینەوەی پارتی چیە؟ پارە لە چوە دێ؟ ئەو ئەندامەی لیژنەی دارایی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا باز لەوەش دەکات تا ئێستا وادەی ناردنی 320 ملیارەکە دیار نییە و لەم ساڵیشدا تەنها یەک موچەی دیکە دابەش دەکرێت. هاوکات هۆشەری دەدات لەبارەی ڕێگنەکەوتنی هەرێم لەگەڵ بەغداد. لەگەڵ عێراق ڕێکەوێ واتە و 250 200 دەچەنە بەرمیل نەوتە دەی لە 150 داهاتە فیدراڵەکان کە عیبارەتە لە خاڵە سنووریەکان موچەی خەڵکی کوردستان زەمان بکرێ. ئەوجا ئەو قرارانەی بۆ ئیسلاح لە خاڵی سنووری دراوە وەکو خۆی جێبەجێ بکرێ، مراجعەی خەدەماتی نەوت بکرێتەوە، دڵنیا بە کێشەی موچە نابێنێ و خەدەماتەوەش ساڵێکی زۆر خۆش دروسە بێ. بەڵام ئەگەر لەگەڵ عێراق ڕێک نەکەوێ، ئەوەی من معلوماتم هەیە وە قسە لەگەڵ برادران ئاکەم، ئەوان ئەیانەوێ ئەوەی لە یاسای قەرزا هەیە لە ناو بودجەی 2021 جێگیری کەن، واتە ئەگەر هەرێم نەوت نەنێرێ پارە نەدەن. ئەمان 410 ملیاریان هەیە، باشە واتە لە 145 موچەیان پێتەرتیب بەبێ. ئەم 410 کەمە کاتەوە چونکە کە تۆ موچەت نەدا ئۆتۆماتیکی داهاتی ناوخۆش کەمە بێتەوە. چۆن ئەگەر موچەتدا داهات زیادەکە خەڵک پارەی ئاوەدا کارەبادا باجەدا ڕسوماتەدا نەشدات خەڵکەوە نادا. دڵنیا بە قەیرانێکی زۆر زۆر خراپتر ئەگەر لەگەڵ عێراق ڕێ نەکەوین وام گەندەڵ و قاچاقی خاڵە سنووریەکان بەردەوام بێ، دۆسیەی نەوت وەم شێوە بێ. بۆ دەستپێکردنی گۆڕانکاریش عەلی حەمەساڵح پێی وایە هاتنە سەر شەقامی لە سەدایەکی خەڵک بەسە تا دەسەڵاتداران مل بۆ داواکاریە ڕەوەکانی خەڵک بدەن. سەنگسە فشارێکی جەماوەریە بێ بۆ ناتوانین ڕێگە لەم قاچاقیە بگرێن، فشاری جەماوەریە بێ و زەخت بکەین، ناتوانین مراجعە ئەم خەدەماتی نەوتانەوە بکەین. بەڵام هەر عەلی قسە نەکا، هەردوو کەس قسە نەکەن، ئەمێ بە ڕێی عامی حیزبەکان، ئەمە بێ بە پەیامی حیزبەکان، ئەمە حیزبەکان بانگوازی اعتصامی مەدەنی بکەن لەسەر ئەمە. من لە تۆ پرسم هیچ مزاهرەم ناوێ، من تەنیا لە 100 خەڵکی کوردستان مەوێ، لە 100 کە 50,000 با بەیانی لەسەر جادە دانیشێ دژی ئەمانە لە 100 بزانە گۆڕانکاری دروسە بێ. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە سەرەتای دەستبەکاربوونی لە بەردەم پەرلەمان بەڵێنیدا کە موچە لە کاتی خۆیدا دابەش بکە و مەودای ئازادی بەرفراوان و شەفافیت بەرجەستە بکات. بەڵام دوای ساڵێک و 4 مانگ پێچەوانەی بەڵێنەکانی سەلماندووە، ئەمەش خەڵک و پەرلەمانتەرانی وا بێ هیوا کردووە کە داوای دەست لە کارکێشانەوەی بکەن.